ئەگەر هاوڕێیەکت هاتە ماڵەکەت لێت ڕا ببینێ کەوا لە ماڵەکەت بخوا ئەفەرمێ احتیادیە هاوڕێ لە ماڵی هاوڕێ بخوات دۆست و برادەرن ئەچیتە ماڵی فڵان کەس خواردنێ دانراوە دەیبینی یا لە ناو سەلاجەیە یا لەو ناوەیە احتیادیە لێی بخۆی ئەمە دروستە ئللا ئەگەر لە حاڵەتێکدا نەبێ ئەو هاوڕێ بە کەسێکی چروک و پیسکە و چاوچنۆک ناسرابێ ئەو کاتە لێی نەخۆی باشترە ئەو کاتە لێی نەخۆی وەڵەو ئینسان هەتا بتوانێ کەمتر هاوڕێتی ئەو کەسانە بکە کە چاوچنۆک و چاوێن هەر لە پارێ و بەدوای دینار و درەمۆی لەبەرەوە کاتە قوربانی دینارێک ڕۆژێ هاوڕێتی کەسانێ بکە کە کراوە بن کە دڵیان دەوڵەمەند بێت با گیرفانیشی بەتاڵ بێ دڵی دەوڵەمەند بێ هاوڕێتی کەسێ بکە گەرتیکەیە نانی هەبوو بڕۆیتە ماڵەکەی لەگەڵ تا بیکاتە دوولەتەوە ئەوە ئیسفادەی ئەبێ بۆت ئەوە فریاتەکەوێ ئەوە گەرنەیشت داتێ ڕۆژێک هەردێ ڕێگەیەکە پێ نیشان بدا یا لەبەر خاتری پارەیەک ملێ ناشکێنێت بەڵام هاوڕێک چاوچنۆک بێ پیسکە بێ چاوی لە پارە بێ 2 دیناری دەستکەوە لە شوێنەکە ملێ شکێنێ بۆی ئەتخا لە شوێنێکدا بۆ دەبڕی پارەکەی خۆشترەوێ لە تۆ یا ئەکاتە قوربانی دینارێک یا ڕۆژێ دێ تۆ زەرور بی بەو ماڵەی ئەو کەچی ئەو دەسەنا بەڕووتا و ناداتێ جا پێشەوەی وات لێبێ هاوڕێتی ئەوانە مەکە هەوڵدە هاوڕێتی کەسانێ بکە کەوا دڵیان کراوە بێ جا ئەو سەحابەکان ڕزای خوایان لێ بێ و وەسەلەفی ئێمە لەم ئاەتەی خوای گەورەوە ئەو ئەخلاقە جوانە ئەو ڕەوشتە جوانیان وەرگرتووە کە اعتیادیە برادر لە ماڵی برادر بخوا اینجا ئەگەر بەم شێوازە بووین ئەم سیفەتانی کە دانەژمێرین تێدا بوو ئەوە تۆ بەڕاستی ئەو کەسە برایەتی لەگەڵا کردووە هەر کەسێ بەو شێوازە بوو دەستی پێوە بگرە ئەوە دۆستە برادرتە ئەوە خێری تێدایە و هەروەها حەسەنی بەسری ڕەزای خوای لێ بێ ماڵێکی هەبوو هەر کاتێک کە دەرگاکەی کراوە بووە واتە ئیزنە وەرنە ژوورەوە چکە ئیزن 2 جۆرە جۆرێکیان ئەوەیە لە دەرگا بدەی یا ئەمڕۆ تەلەفۆنە فڵان کەس ئیزن هەیە بێمە ماڵەوە ئەگەر ئیزنی دا بڕۆ ژوورەوە ئەگەر نا بگەڕێرەوە یاخۆت ئەوە تا کابرا علامەتێکی هەیە شتێکە یاڵێ هەر کاتیا فڵانە سەعات ماڵی من کراوەتەوە کێ بێ ئەمیش کە دەرگای ماڵەکەی بکردایە میوان خۆی پیاکرد بەبێەوەی لە دەرگا بدا واتە ئیزنە وەرنە ژوورەوە دەرگام بۆ میوان کردێتەوە ئەفەرمێ خۆی پێچا بووە خۆی حازر کردبوو دەڕۆی بۆ سەفەر ماڵەکەی کراوە بوو لەو کاتەیە کابرایەکی دەشتەکەی خۆی کردە ژوورەوە و بینی هەندێک سەبەتەیە خواردن دانراوە لە ژوورەوە دەستی کردە خواردن بەبێ ئیزن بەبێ ئەوەی بڵێ ئەرە ڕوخسەت هەیە بخۆم نەخۆم یا برسیمە برسیمیە شتێ هەیە دەستی کرێ خواردنە فەرمێ حەسەنی بەسری سەیری کابرای کرد و دەستی کرێ گریان وتیانەوە بۆ دەگری وتی بۆ ئەو ئەخلاقا گرین کە نەماوە ئەوە ئەخلاقی سەحابەم بیرە خاتەوە ڕەزای خوایان لێ بێ ئاوا دەچوونە ماڵی یەکتریەوە و خواردنیان نەخوارد بێ ئەوەی پرس بکەن بەڵام ئێستا نەماوە بۆ ئەو سونەتە دەگرین کە نەماوە جاجەی خۆیەتی ئینسان گریانی بێ بۆ حاڵی ئێمە کە زۆرێک لە سونەتەکان هەیە کەوا لە دەستمان داوە زۆرێک لە ئەخلاق و ڕەوشتە جوانەکان هەیە ئەمڕۆ لە دەستمان داوە بۆ ئەو حاڵە بگرین فەرمی بۆ ئەو حاڵە دەگرین ئەمەی ئەم دەیکات ئەمە فعلی پیاوچاکان بوو پیاوچاکانی پێش ئێمە کە ڕۆیشتن بەم شێوازە بوون ئەم ئەخلاقە جوانیان هەبوو بۆیە مامۆستایان برای گەنجە بەڕێزەکان برە بە قوربانی چاوتان بن کورکە عولەمای سەلەف 1200 ساڵە 1400 ساڵە دەڵێن کاکە تێکە لە بیدع مەبن کاکە جیهان مەدەنێ کاکە شریکیان جێ مەدەنێ وتاریان جێ مەدەنێ کاکە کورە قورئانی دەخینەوە عولەمای سەلەف جێ خوان دەستیان پەنجان دەکردە ناو جێیان وت کتابیان مەخوێننەوە کاکە دەفەوتێن کورە قوربان بڕۆ تەماشای کتوبی سەلەف کە ئەو کتوبە مەنهەجیانە سەلەفیانە کە دەخینەوە لۆ ئەوەندە باسی دەکەن تێکەڵیان مەبە سەلامیانێ مەکە قسەیان لەگەڵ مەکە کتابیان مەخینەوە جیان مەدەی لۆ مامۆستا ئاخە چەندەها کەس تێکەت ئێبن عەقیلی حەنبەلی چ بوو چیرە ئێبن جەوزی بەغدادیش چ لێک لەگە خۆی عیمرانی کوڕی حەطان چ بوو برا چیرە بە ئافرەتە چی غەیری ویش مامۆستا غەیری ویش چەندەهای وها مامۆستا عەبدوڵڵا الخوسەیمی چ بوو ئەو ئیمامە بەرزە تێکەڵی فەلسەفەکان بوو فەوتان بۆ مرتەد هەم مرتەد بوو تەعنی لە دین لەنا غەیری لا دوور مەڕۆ حەلەبی خۆمان چ بوو شێرەی ئەهلی سوننەی بوو چی لێ هات بران تێکەڵی حوێنی و حسەن حەسانیەکان و جەماع حەیات تورات ئەوانەی کردی خوان حەزبی سوڕی هەر دیفاعان فەوتە بزان